بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بسران و بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەمان لێ قبول کا و بیخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە. خۆشەویستانم، هەر لە وردبوونەوە لە قورئانی پیرۆز لە کەلامی خوا بابەتێکی دیکە زۆر سەرنجڕاکێشە ئەگەر ئینسان بە تەدەببوڕەوە قورئان بخوێنێتن، ئەویش مەسەلەی نیعمەتەکانی خوان، ئەو نیعمەتانەی کە خوا تەبارەک وتەعالە بەسەر بەشەریەت و بەسەر کەون و کائیناتی داڕشتوون. لەبەرەوە کاتێک کە تەماشە دەکەین دەچینە خزمەت ئەو ئاەتانەی کە باسی نیعمەتەکانی خوا دەکەن، نیعمەتەکانی خوا جۆرا و جۆرن و دابەشی کردوون بە شێوەیەکی دادپەروەرانە عادیلانە بەسەر هەموو مەخلوقاتدا، بە موسڵمان و کافرەوە. نیعمەتەکانی خوا تەبارەک وتەعالە تایبەت نین بە موسڵمانان لە دنیا. لەبەرەوە ئەسبابی سەعادەت و خۆشی و نیعمەت خوای گەورە بۆ موسڵمان و بۆ کافری دەستەبەر کردووە، بۆی کە عوزری کەس نەمێنێتن. یعنی ئەگەر هاتبا و بۆ نمونە نیعمەتەکانی خوا بەس تایبەت بان بە ئیمانداران، کافرێکت نەدەدیتەوە لەسەر زەوی، هەمووی لە خۆشی نیعمەتەکان موسڵمان دەبوون ئەگە باوەڕیشیان بە پەیامەکەی خوا نەبایە. بەڵام کاتێک کە خوای پەروەردگار بەبێ فەرق و جیاوازی نیعمەتەکانی خۆی داباراندوون بەسەر بەشەریەتدا و هەموو ئەسبابی سەعادەت و خۆشەویستیشی بۆ بەشەریەت دەستەبەر کردو بەبێ فەرق و جیاوازی. ئەوە چێە؟ خوایە تەبارەک وتەعالە. یەک شت زۆر گرنگە خۆشەویستانی خۆم، نیعمەتەکانی خوا جۆرا و جۆرن. ئەتۆ لەوانەیە خوای گەورە کۆمەڵە نیعمەتێکی پێدابی، ئەوەی مقابلت ئەو نیعمەتانەی کە بە تۆی داون ئەو نیعمەتانەی لەلانین، بەڵام ئاگات لێ بێ ئەویش کۆمەڵە نیعمەتێکی لایە لە لای تونین. لەبەرەوەش ئەو نیعمەتانەی خوا تەبارەک وتەعالە قالب ساغی گەورەترین نیعمەتە. وەکو پێغەمبەرمان عەلەیهی السەڵاة وەسەلام دەفەرمێ نیعمەتانی مەغبون کەثیر فیهما الناس الصحة والفراغ. ئیوایە دەڵێ وەڵڵاهی یعنی نازانم چ بکەم، بێ ئیشم. کۆرەوە پێغەمبەر عەلەیهی السەڵاة وەسەلام بە نیعمەتی زانیوە، خۆ لە خوای نزیکەوە چاکتر بە خۆت داهەڕۆ، عیبادەت و خواپەرستی ئیشی چاچی تێدا بکات. چکە ڕۆژێکدا دێ کە سەرقاڵ بووی ئەو مەجالەت نامێنیتن. جا قالب ساغی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاة وەسەلام لە سەروی هەموو نیعمەتەکانی داناوە. هیچ وەکو نیعمەتی قالب ساغی نێت، چکە ئەگەر قالبت ساغ بوو ئەتوانی تەحەکوم بە نیعمەتەکانی دیکە بکەی کە خوا بۆی داناوی. بەڵام خوا نەخواستە ئەگەر کابرا کەوتە ناوجیان، نەخۆش بوو، سەقەت بوو، دەستلایەز بوو، ئەو نیعمەتانەی دیش کە خوا تەبارەک وتەعالە دەبینی پێیداون ناتوانێت تەمەتوعیان پێ بکاتن، خۆشی و لەزەتیان لێ ببینیتن. کەلیمەی نیعمەت بەو سیغەیە نیعمەت 32 جار خوای پەروەردگار لە قورئان دووبارەی کردووە، بێجگە لە شێوازەکانی دیکە کە خوای پەروەردگار هێناویەتی. طبعاً ئەو بابەتانەی کە زۆر دووبارە بوونەوە مانای چیە؟ مانای ئەوەیە کە بەڕاستی زۆر گرینگن. هەرچەندە وەکو گوتم لە بیدایەتی بەرنامەکەش، چکە بەرنامەی مەڕامان ینی تێفکرین لە قورئان لە کەلامی خوا تەبارەک وتەعالە. ئەگەر یەک جاریش هات بێ کیفایەتە. ئەها کە گوتمان مەسەلەی ڕەمەزان کە واجبیشە ڕوکنیشە بەو سیغەیە و بەو شێوازەی نەهاتوو، هەندە دووبارە نەبووتەوە. لەبەرەوە بەڕاستی معاملەکردن لەگەڵ نیعمەتەکان پێش و بچمە سەر ئاەتەکان و جۆرا و جۆرن، چکە ئاەتەکانی خوای پەروەردگار کە باسی نیعمەت دەکا. قسەیەکی ابن قەیمی جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ، قسەکەی زۆر زۆر معقولە. دەفەرمێ نیعمەتەکان چیوین، نیعمەتەکان چیوین دەفەرمێ. کاتێک کە بتوێ ئەو نیعمەتە چیویانە ماڵی بکەی،
دەبێ بە قەفەزی شکر دەورەیان بدەی، دەبێ بە قەفەزی شکر دەورەیان بدەی. چۆن کەوێکی چیوی دەگری دە قەفەزەی دەکەی، حیوانێکی چیوی دەگری دە سیمی دەکەی، نایاڵی بڕوا چکە گە سیمەکە لێ نەبێت دەڕوا. دەفەرمێ نیعمەتەکانی خوا ئاوانە. خوای گەورە وای فەرموون لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم. دەفەرمێ دەبێ بە سیازی شکر دەوری نیعمەتەکان بدەی. ئەگەر بە سیازی شکر دەوری نیعمەتەکان نەدەی ئەو نیعمەتانت لە دەست دەچن دەڕۆن، موقەتن کاتین. لەبەرەوەش تەماشەکەن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەر نیعمەتێکی بە هەر کەسێکی دا بێگە شکرانەی لەسەر کردی خوای گەورە بۆی زیاد کردووە، چکە وعدی خۆیەتی. بەڵام ئەگەر شکرانەی نەکردو لە خوای نەزانی مۆڵەتێکی دەداتێ بزانین داخوای تا چێن دەرێ دەڕوا لێی وەردەگریتەوە و لەسەری قەرزدار دەبێتەوە. ئەوجا شکرانەی نیعمەت خۆشەویستانی خۆم زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرموون جارێک بەدڵ دەبێ ئەو نیعمەتە لە خوا بزانی کە ئەو نیعمەتە هی خوایە. ئیواهێ مەسەلەن دەبینی قووەتێکی هێزێکی هەیە کاکە لە خۆی دەزانیت، دەوڵەمەند بووە دەڵێ کاکە ئارەقەی نێوچاوانمە وەکو قاڕوونی، ماڵ و منداڵێکی زۆری هەیە وەکو بڵێ لە زیاتی شکرانەی خوای گەورە بکات تۆغیانی پێ دەکات و زوڵم و ستەم لە خەڵکی دەکات، دەسەڵاتێکی هەیە زوڵم و ستەم دەکاتن. ئەوانە هەمووی پێچەوانەی ئەو نیعمەتانن کە خوای تەبارەک و تەعالا بەسەر ئێمەی داباراندوون. قالب ساغی گوتمان نیعمەتە، پارە و سەرەت و سامان نیعمەتە، و ماڵ و منداڵ نیعمەتە، ئافرەتی چاک نیعمەتە، پیاوی چاک نیعمەتە. چکە تۆ ئەو نیعمەتانی کە بۆ پیاوانی دەژمێری دەبێ بۆ ئافرەتانیشی بژمێری. چۆن بۆ پیاوان نیعمەتن، چۆن ئافرەتی ساڵحە بۆ پیاوی نیعمەتە، پیاوی ساڵحیش بۆ ئافرەتێ نیعمەتە. ئەوجا ئەمن و ئەمان نیعمەتە، وڵاتێکی پڕخێر و بەرەکەت نیعمەتە، بارانبارین نیعمەتە، سەوزایی نیعمەتە، ئاو نیعمەتە، هەوا نیعمەتە. ئەوە هەمووی نیعمەتی خوای پەروەردگارن تەبارەک و تەعالا. خوای گەورە تەبارەک و تەعالا دای باراندوون بەسەر زەوی بۆی کە ئەمە ژیانێکی خۆش کە ژیانێکی موقەتیشە لەو دنیای بەرینە سەر. با بچینە خزمەت هەندێک لەو ئاەتانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی نیعمەتەکان دەکات لە سوورەتی ئەننەحل لە ئاەتی 53. خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ وەما بیکم من نیعمەت فەمین الله. کۆتایی پێهێناوە هەرچی کە نیعمەتێک شک دەبن لەلایەن خواوەیە. کەواتە ئەو شتانەی کە پێداوی بڵێ خوایە زۆر سوپاس و ستایش بۆ تۆ، ئەمن وەڵڵاهی شایستەی ئەو هەموو نیعمەتانە نیم کە ئەو هەموو نیعمەتت پێداوە. یعنی تو وەرە گەلێک زار کە ئەو ئاەتەی دەخوینمەوەم دێتە بەرچاوان. کەسێک چاکەیەکی مادی گسکەت دەگەڵ دەکاتن، $50 بداتێ لەبیرت ناچێ، ئەدەگە دەفتەرەکەت داتێ هەر قەت لەبیر ناچێ، ئەدەگە دەفتەرانت داتێ هەتا ژیانت مایات و لە زیاتی دوعایم بۆ خۆ بکەی دوعایم بۆی دەکەی، دوعایم بۆی دەکەی، بۆی دەپاڕێەوە. لەبەرەوە بەڕاستی زۆر گرنگە ئینسان برا شیرنەکانی خۆم خۆشەویستانم بیسەرانی عزیزم، ئێمە ئەو نیعمەتانەی کە خوا پێی داوین کە ناچمە سەری بە ورد و درشتی ئەو نیعمەتانە چین. خوای گەورە بە یەک ئاەت بڕاندووی تۆ دەفەرمێ وەما بیکم من نیعمەتین، هەرچی کە لە نیعمەت و چاکە و فەزڵ و بەخشش کە لە خۆتان شک دەبن خوا بە توی داوە، کەسی دیکە پێی نەداوی. مادام خوا بە تۆی داوە دەبێت تۆش عەبدێکی ساڵح بی، دەبێت سوپاس گوزار بی. چۆن وەکو گوتم کەسێک کە چاکت لەگەڵ بکات 24 ساعت لەسەر زوبانتە و هەر کاتێکی بگەی بەخوا من قەت لە چاکەی تو دەرناچم، دەبا ئەو پیاوە بین، ئەو ئافرەتە بین، ئەو ئینسانە بین، ئەو نیعمەتانەی خوامان تەبارەک و تەعالا لەبیر نەچێتن، ئەو نیعمەتانەی خوامان تەبارەک و تەعالا خاوەنەکەی تەقدیسکەین بیپەرستین خۆشمان بووێ لەوێ بپاڕینەوە و هەموو نیعمەتەکانی خۆشمان لەو بزانین. دەفەرمێتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ثم إذا مسكم الضر فإليه تجأرون. هەموو نیعمەتەکانی کە هەتانە لەلایەن خوای کە تووشی ناخۆشیێکی دەبن هەر لەبەرەوەی دەپاڕێنەوە، هەر لەبەرەوەی دەلاڵێنەوە. ئەوجا لە ئاەتی دیکە براشرنەکانی خۆم لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 34 خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ وآتاكم من كل ما سألتموه. بۆی لێرە بە هەڵە حاڵی نەبی کەسێک بڵێ باشە خوای گەورە دەفەرمێ هەرچی ئێوە داواتان کردو پێم داون. ئاەتەکەوان نییە، مانای وان نییە، خۆی گە لەفزەکەی تەرجومەکەوە بە کوردی وایە وآتاكم من كل ما سألتموه، هەرچی کە ئێوە داواتان کردو خوا پێی داون. وایە ئەوە نە، ئاەتەکەوان نییە.
نەمانایەکەی وایە نە لە واقعەکەش وایە چونکە هەر یەکێک لە ئێمە کۆمەڵە شتێکمان لەخوا داوا کردو پێی نەداوین بۆ بە شایستەی نەزانیوین ئازانیتن خوای گەورەگە ئەو شتانەی ئێمە داوا دەکەین هەموو شتێکمان پێ بدا لە ڕێ دەردەچین بە کەلێکمان نایەتن. مەبەستی ئاەتەکەی لێرانەوەیە ئەوەی کە پێویستە بۆ ژیانی ئێوە بۆ ژیانێکی خۆشگوزەرانیتان بۆی کە تووشی توغیان و زێدەڕۆیی نەبن هەمووی پێداون بەبێەوەی کە داواش بکات بەبێەوەی کە داواشتان کرد بە ینی بۆ نمونە ئەگەر ئێوە بۆ نمونە داواشتان کرد بە هەر ئەو شتانەتان داوا دەکرد کە خوا بۆی کردوون یعنی پێش داوا بکەن خوای گەورە بۆی جێبەجێکردن و بۆی کردوون بە زمانی حاڵ ژیانی ئێمە بۆ نمونە بیان گوت باکا کە ئینسان بەبێ هەوا ناژی ئەگەر هەوای پێ نەدابین یەکەم شت داوای چمان دەکرد خوای هەوامان بۆ دابینگە بۆی دابین کردوون یانەنا ئەو جا بەبێ ئاو ناژی ئاو نەبە لە دوای هەوای داوای ئاومان نەدەکرد بە ئاوی بۆ دابین کردووی شەو و ڕۆژ بیان گوت باکا کە گیان ئێوە ئینسان پیا و بەتەنێ ناژی دەبێ ژنیش هەبێ ئافرەتیش هەبێ بۆی کە وەچە بنێنەوە و ماڵ پێکۆنێن و خۆشی خۆشگوزەرانی لەگەڵێک دیکەدا بکەن ئەگەر نەبای ئافرەتمان دەگوت دەمان گۆخوای ئافرەتیشمان بۆ خەڵقکەی ئەویشی بۆ خەڵق کردوین چۆن ئێمەی بۆ ئافرەتان خەڵق کردوانیشی بۆمە خەڵق کردوون هەموو پێداویستیەکانی ژیان خوای پەروەردگار تەبارەک وتعالە بۆی دەستەبەر کردووین ئەو جا دەفەرمێتی وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار دەڵێگە دابنیشن بەس نیعمەتەکانی خوا بژمێرن بەس نیعمەتەکانی خوا بژمێرن پێتان هەژمار ناکرێت هەمەندە زۆر بەس ئیوا هەیە هەموو شتێکی بۆ کردو خوای پەروەردگار یەک بۆ نمونە بۆ خۆی بە نەقوستانی دەزانێت بەڵام لە ئەسڵدا ئەگە بێ حکمەتی ئەو شتێک کە پێی نەداوی نەقوستانی نییە چونکە زانی بە کەلکەتو نایە دنیای لە خۆی یەکدینیتەوە هەر لە بەری پێیان تەماشای خۆتکە هەتا تەوقی سەری هەمووی نیعمەتە نینۆکەکانت پیستت دەمارەکانت خوێنت گۆشتت ئێسقت دەم و چاوت ژیانت خەوت ئیسراحەتت کەسابەتت ڕۆیشتنت غاردانت نووسنت دانیشتنت هەمووی نیعمەتن بەس لە خەڵقی خۆت ئەدەوەی کە بۆی دەستە بەرکردووی پێتان ناژمێردرێتن و ئینسانەکان لە ظەلوومن یعنی کەثیر الظلمی زۆر زاڵم و ستەمکارن کەفار سیغەی مبالغەیە کە مەبەستی لێرە چێ کەفارەکە مەبەستی وێ سپڵەیە بەرامبەر بە نیعمەتەکانی خوا سوپاس گوزار نیە بەرامبەر بە نیعمەتەکانی خوا ئەو نیعمەتانە لە خوا نازانێتن ئەو جا با تەماشەکەین خوای گەورە تەبارەک وتەعالە لە سوورەتی نەحل لە ئایەتی 72 خوای گەورە تەبارەک وتەعالە دەفەرمێ والله جعل لكم من أنفسكم أزواجا خوای گەورە لە خودی خۆتان وەکو خۆتان شکل و شێوە و وەکو ئێوە دەڕوا وەکو ئێوە قسە دەکات دەستی چاوی دڵی هەموو مەشاعیرەکانی وەکو ئێوەیە خوای گەورە لە سنفی خۆتان ئافرەتی بۆ دروست کردوون ئەو جا بۆ دەفەرمێ والله جعل لكم من أنفسكم أزواجا کەلیمەی ئەزواج خۆشەویستانی خۆماگەمان لێبی بەس بۆ ئافرەتان بەکار نایە بۆ پیاوانیش بەکاردێ زەوج کەلیمەی زەوج بۆ هەردوو سنفەکەی بەکاردێتن چۆن ئافرەت نیعمەتە بۆ پیاو خەڵقی کردووە پیاویش نیعمەتە خوای گەورە بۆ ئافرەتی خەڵق کردووە هەردووچیشیان پێکەوە زەوج کەلیمەی زەوج کاتێک مانا و مەدلولی خۆی تەواو دەبێت کە هەردووچیان پێکەوە هاوسەرگیری بکەن بە هەردووچیان پێیان دەگوترێت جوود یەکیان نەقوستانە بەتەنێ لەبەرەوە خوای گەورە دەفەرمێ والله جعل لكم من أنفسكم أزواجا وجعل لكم من أزواجكم أو باسی نیعمەتەکانی خۆی دەکا خوای پەروەردگار تەبارەک وتعالە و لە خێزانەکانتان چی پێداون بەنینەوە حەفەدە منداڵی پێداون نەوەی پێداون وەرەزەقەکم من الطیبات و لە ڕزقی خۆش و حەڵاڵ و زەڵاڵ پێیداون ئەفە بالباطل یؤمنون لەگەڵ ئەوەشدا خوای گەورە ئەو هەموو نیعمەتەی لەگەڵ کردوون بە دوای ڕێزکە و ڕێبازی خوار و لار دەڕۆن و لەسەر منهەج و بەرنامەی خوای پەروەردگار نامێننەوە
ئەو جا دەفەرمێتی وەبینیعمەت الله هم یەکفوڕون و سوپاسگوزاری نیعمەتەکانی خوا نابن و نیعمەتەکانی خوا تەبارەک و تەعالە بۆ خۆ نێزیکردنەوە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بەکار ناینن. ئەو جا با بچینە خزمەت سوورەتی هەر سوورەتی النەحل ئایەتی 114 خوای گەورە تەبارەک و تەعالە دەفەرمێ فكلوا مما رزقكم الله حلالا طيبا. ئەو ڕزق و ڕۆزیەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە پێی داون کە هەم حەڵاڵە ئەسڵ لە مەئکولات لە مەشروبات ئەسڵەکە حەڵاڵیە، یعنی هەر میوەیەکت بینی هەر خواردنێکت بینی ئەسڵەکە ئەوەیە کە حەڵاڵە، خوای گەورە بۆی حەڵال کرد مەگەر شتێک کە خوای پەروەردگار بە نەسێکی قورئانی یان فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەرامی کردبێت، حەرامی کردبێت. دیارە شتانێک کە حەرامن مەحدودن، یعنی حەڵاڵەکان ناژمێردرێن، ئەوەندە زۆرن، بەڵام قەدەغە کراوەکان لە خواردن و خواردنەوە دەژمێردرێن لەبەرەوەی کەمن، ئەوەی دیکە ئیباحەیە و خوای گەورە ڕێی پێداوە. لەبەرەوەی دەفەرمێ فكلوا مما رزقكم الله حلالا طيبا. ئەوەی خوای گەورە ڕزق و ڕۆزی پێداون لێرە ئەومان بۆ دەرکە خوا ڕازق، نەفڵان کە حیزبە ڕازقە، نەفڵان کە سەرکردەیە ڕازقە، نەفڵان کە دەوڵەتە ڕازقە. خوای گەورە بۆ خۆی کەفالەتی ڕزق و ڕۆزی مەخلوقات و بوونەوەری کردووە. ئەو جا دەفەرمێ حەلالا طیبە، حەلالی طیب ئەوەیە کە خوا ڕێی پێداوە و دروستە ئینسان تەمەتوعی پێ بکا و بیخواتن. ئەو جا چ دەفەرمێ وەشکوروا نیعمەت الله، کەواتە ڕزق و ڕۆزی یەکێکە لە نیعمەتەکانی خوا بە بەشەریەتی داوە. لەبەرەوە دەفەرمێ وەشکوروا نیعمەت الله ئین کنتم ئیاه تعبودون. ئەگەر ئێوە خوا پەرستن، ئەگەر ئێوە خوای پەروەردگار عەبد و بەندایەتی بۆ ئەو دەکەن، دەشکرانەی ئەو نیعمەتانە بکەن کە پێی داون. بۆ چونکە مەسەلەی ڕزق و ڕۆزی ئەمە قەدری نازانی، بۆ چکە تووشی برسێتی نەبووی، بە ئەو باو باپیرانەمان نەماون با باسی برسێتی زمانی ڕووستان بۆ بکەن کە ڕووس هاتۆتە ئەو کوردستانی ئێمە، کە ڕووس هاتۆ کوردستانی داگیر کردووە، بە ئەو کاتەی کە مەسەلەن دەڵێ یعنی خەڵک وڵاخی تۆپی و مردارەوە بووی خواردووە، گژوجیایان خواردووە، خواردن نەبووە بیخۆن. ئەو کاتەی قەدری ئەو خواردنەی دەزانین، ئەو حەلالە طەیبەی دەزانین. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە یەکێکی دیکە لە نیعمەتەکانی خوا ئەوەی کابرا دەسەڵاتی هەبێ، پلە و پای و پۆستی پێدا بێ. ئەو بەڕاستی یەکێکە لە هەرە نیعمەتە گەورەکانی خوا تەبارەک و تەعالە بۆ خەڵکی ئەوەی کە قەدری بزانێ. لە سوورەتی نەمل ئایەتی 19 سولەیمان عەلەیهی سەڵات وەسەلام کە بەوادن نەملدا دەڕوە دۆڵی مێرووەکان، خوای گەورە نیعمەتێکی پێدابوو لە زوبانی هەموو تەیر و تاش و هەموو مەخلوقاتی دەزانی، تێدەگەی. گوێی لە مێرووێک بوو کە مێرووەکە قسەی لەگەڵ مێرووەکان کرد، دڵسۆزی خەڵکی خۆی بگۆتە ڕێ چۆلکەنەوە سولەیمان هات عەلەیهی سەڵات وەسەلام با وڵاخەکانی وان بەسەرتان نەکەون و نەتانشچێنن تێک نەشچێن، چونکە ئێستا علمی ئێستا دەڵێ بۆ خوای پەروەردگار ئەو تەحتیمەی بەکارهێناوە مێرووەکەت بۆ چکە مێروو وەکو لە مادەیەکی کریستاڵی پێکاتووە، دەشچێتن، گۆش نییە. کە گوێی لێبوو ئەو دڵسۆزیە، سولەیمان چ دەفەرمێ فتەبەسەمە ضاحکا من قەولها، دەڵێ دائیمەن ئاگاشتان لێبێ ئەسڵی سونەتی پێکەنینی ئینسانی موسڵمان زەردەخەنەیە، بەقاقا خۆلێک بچێشیتەوە زاری ئاهەندە لێک کاتەوە، ئەو پێچەوانەی سنەت و ئەخلاقی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام. دەفەرمێ فتبسم ضاحكا من قولها وقال ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه وأدخلني برحمتك في عبادك الصالحين. لمقابل أو شتانەی کە خوا فێری کردبوو تەکەببر و ئەوەی بۆ دروست نەبوو، جا بڵێ من لۆغەتی هەموو مەخلوقاتی کۆ شتێکی دەزانم، نا، دەڵێ خوایە هاوکارم بی، سوپاسگوزاری ئەو نیعمەتانە بم کە لەگەڵت کردووم، کەواتە دەسەڵاتداری و پلەبەرزی نیعمەتێکی خوایە. ئەو کەسێک کە شکرانەی نەکا لە شوێنی خۆ بە چاچی بە عەدالەتی بەکاری نەینیتن، لە قیامەتێ لەسەری قەرزدار دەبیتەوە. ئاخر شت کە کاتمان نەماوە ئەویش هەر دەربارەی موسا عەلەیهی سەڵات وەسەلام. طبعا ژیانی موسا معلومی جەنابتانە کە پێشەوەی کە بێتە پێغەمبەر لە مصر کابرایەکی قبطی زوڵم لە یەکی بەنی ئیسرائیلی دەکا. موسا عەلەیهی سەڵات وەسەلام
لێکیان دەکاتەوە کابرا واز ناینیتن شەقازلەیەکی لێ دەدا لە کابرای قبطی بەیەک شەقازلەی دەیکوژیتن ئەنی طبعا ئەو جارێ لە ڕووی قانونیەوە لە ڕووی شەرعیەوە ئەوە نابێتە قەتڵی عەمد چکەوەی کە قەتڵی عەمدە ئەو سیلاحەی ئەو شتێک کە قەتڵەکەی پێ دەکرێتن بە شمشێری لێ نەداوە بە چەقوی لێ نەداوە بە تەوری لێ نەداوە چکەوانە قەتڵی عەمدیان پێ دەگوترێتن ئەو جۆرە ئالەتەی کە بۆ بەکاردێ بەڵام کابرا شەقازلەیەکی لە نەفەرێکی دەدا ئەوە دەچێتە بابی قەتڵی خەتا لەگەڵ ئەوەشدا موسى عليه الصلاة والسلام لخواهي قول لسورة قصص آيات حفظة دفرمي قال رب بما أنعمت علي خواهي لقالوا أو تساكيك لقالوا تكردم يشيك اللي تساكا كان سيا خواهي قول لي خوش بو عفوي كر كواتا أمنتو كقناه تاوان دكين كتوبة دكين خواهي قول برياري دا ولا قناها كان ما نخوش بك قورترين نعمتي خواهي كهس ما بينا كردوا قورترين نعمتي خواهي أو زاد فرميتي فلن أكون ظهيرا للمجرمين خواهي لمودوا وعد به قد لصفو بشتي خلشي تاوانبار ومجرم نقرب هل قال خلشي مظلوم مستملك راو دابم أو شيء لو نعمتانا يا ربي خوايا أو نعمتاني خوت مان لسر زياد كي وأو نعمتان معنا لنستينيوا ووامان لبكي كشكراني نعمتكاني خود سباز جزاري نعمتكاني توبين يا رب العالمين وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم